والله من دائما ئامادەم چکە من ئەکتەرمە بێت ئەکتەر دایما ئامادەی تیا بێت. بەخوا سڵاو لێ بێ دیارنی ماوەیەکە. سڵاو لە جەنابیش زۆر سپاس. وەڵایی بە پێچەوانەوە ماوەیە زۆر ئەکتیڤم. بەسی سۆشیال میدیا ناکەم بەس کاری هونەریەکەم. بەڵێ بەڵێ وەڵایی کاری هونەریش ئیشەڵا لە ئایندێکی زۆر نزیکە ئەم بیننەوانێ. چی هەیە؟ گیان چی هەیە؟ وەڵایی جارێ نامەوێت باسیکەم ئەمەوێت درامایە فیلمە ئیتر ڕەنگە دراماش هەبێ و فیلمیش هەبێ و منە زۆر ئیش ئێستا؟ بەڵێ بەڵێ ئیشەڵا دەست پێکەین. بەنیازی گەردەلو لە نوێکە هەی بەژەی تەپی؟ وڵی ئەوە کاک جەلیل ئەیزانێ بەڵام من بەش بە حاڵی خۆمە لە گەردەلووی چوارام پێویست کات من بەشداری بکەم بۆ نە بە خۆشحاڵیەوە خۆ پێ خۆشە لەوە خودی خۆم بەڵێ وەکو کارکتەری وەنەوشە وەکو هونەرمەند بەیان ئۆسمان بەڵێ بە تەواتی تۆ بۆ ئێرەیە هاتچۆکەی نە تەنها سەردانە تەنها سەردانە زۆرینی کار لێرەوە بینین زۆرینی کار لێرەوە بینین ئیتر حەزم لە کوردستانە و ئیش و کارەکارمان لێرەیە و تا چەندێک گرنگە و ئیشێک کە بەشایی تیاکی کوالیتی بەرز بێت پێوەرەکانی تۆ چی بۆ ئەوە؟ وڵای بێگومان خەڵکی ئێستا لە بەروی چاوکراوەترن ئەو بینەرەی جاران نەما شتی دەرەوەیان زۆر بینی و شتی باشیش ئەبینن بەرهەمی زۆر باشە بینن لەبەرەوە بینەرەکانی ئێستامان زۆر وشیە ناڵم خوانە خواستە بینەری ڕابردوو لە ڕابردووان نەبوون نا بە پێچەوانە بەڵام ئێستا زۆر متابعترن لەبەرەوە ئینسان ئەبێت ڕۆژ بە ڕۆژ تەتەورات و ئیشی باشتر و تەبعاً جارە وەنەوشەی بەشەکانی ترە بینینەوە وەنەوشەی تازا بینینەوە وڵای وە کاک جەلیل ئەزانێت یعنی من ئێستا ناتوانم وەنیە بۆشە ئەتوانین خۆتی بە ئاوا دەکەیتەوە و هینە بزەهری وڵای من دایما ئامادەم چکە من ئەکتەرمە بێت ئەکتەر دایما ئامادەی تیا بێت ئەوڵخان بەژارێکەوە باوەڕ ناکەم نازانم لە خۆی بپرسن ئەو هەرڵێن ئێدە دیارە هەر نە دەستەکان زۆر سپاس.